دوای ئەو ڕووداوەی کە لە هەفتەی دوو بەرامبەر من کرا لێژنەیەکی ئیداری لە بە سەرۆکایەتی دکتۆر زیاد وەکیلی وەزیری داد لە بەغدا هات ئێمە داواکاریەکانی خۆمان پێشکەش کرد و بۆ ڕازپاردە و سەرۆک ئەنجومەنی وەزیرانیش ینی واژۆی لەسەر کرد و کتابێک کراوە لە ئەمانەعامەی ئەنجومەنی وەزیران بەڵام تا ئێستا دیارە نەگەیشتوتە پارێزگای کەرکووک. ئێمە چاوەڕوانی ئەو کتابە بگاتە پارێزگاری کەرکووک و لەوێندرەکە کاری پێ بکرێت بەوەش کە دەتوانین ڕێگە بدرێت ئێمە لەو پێنج گوندە کاری کشتتوکاری خۆمان بکەین. وەڵا کەیسەکە تا ئێستا بەردەوامە سەرڕایەوەی دووسێ جاران چوینە بەردەم دادوەر، بەڵام ئەو سکاڵای من کە لەسەر سەربازەکە و فەرماندەی سەربازەکەم کردو بەڕاستی زۆر بە خاوی بەڕێوە دەڕوا دادگا کتابی کردو بۆ ئەو یەکە سەربازە تا ئێستا وەڵامیان نەداوەتەوە. ئەوە بەشێکە لەو کێشەیە کە هەتا ئێستا وەکو گوتم بەردەوامە. ئێمە تا ئێستا لەلایەنی هێزە سەربازەکانەوە ڕێگریمان لێ دەکرێت کاری کشتتوکاری خۆمان بکەین و لەبەرەوەی جوتیارەکانیش هەوڵ دەدەن زەویەکانی خۆیان بەکاربێن سوود بێن بەتایبەت یاندێک مەڕدارن و لەو بێبارانیەش ینی هیچ ساریان نەبوو کە دەیانویست شتێک بکەن تاوەکو مەڕەکانیان ینی بەخێو بکەن. جا ئەو هەوڵدانە و ئەو هەوڵە بۆ کارکردنە لەلایەن هێزە سەربازیانەوە قەدەغەیە بۆیە هەڵیان کوتا سەر جوتیارەکان و هەوڵیاندا دەستگیریان بکەن، بەڵام بەهۆی گردبوونەوە بەهۆی تێدەخڵکردنی هەندێک برادەران خۆشبەختانە دەستگیر نەکران. هەندێکی کەمان هەیە کە لە 20 مانگ محاکەمە دەکرێت.